سرما پیروز بدیادی سواسالی هالخانی زدش چامن ای تلفونات بوسیدات اسما تلفونات بوسیدات اسما ورسمنا كي يا ريت يا زهروا ورسمنا كي يا ريت يا زهروا تلفون لخرج يا الله يا كتانا لخرج يا الله يا كتانا لبردر جاينا وياك هلا لا 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 لنا وطيني من شي وانا قربي بهده یادی چوار ساڵی کافتریای زەردەش هەموو زەردەشیەکان چاوی ئێمە خۆشەویستن بمبورن ئاهەنگی کەمە هەیە ڕێز و خۆشەویستیم بۆ کاک جەزا فێرکەری ئێمە و هاوکاری ئێمە و دروستکەری ئێمە لەگەڵ کاک برایمی قەندیل و کاک سەڵاحی خۆشەویست هەموو لایەکتان بەخێر بن کەمە کوڕی لە منەوە بمبەخشن و بمبورن. زۆر سپاس بۆ هونەرمەندی ناودار کاکە شیرۆ عەبدوڵڵا هیچم نەماوە بڵێم سپاسی ئامادەبوونتانەکەم چاوتان ماجەکەم بەخێر بێن ئامادەبوونیەوە گەورەترین پشتیوانی بۆ ئێمە چاوتان ماجەکەم